سڵاوی خواتان لەبێ قوتابیانی خۆشەویست، من مامۆستا عەلی باپی ڕوستایی لەگەڵتان ئەبم دوای ئەوەی هەر هەفت بابەتەکانی زمانی ئینگلیزی لە ڕێزمان تەواومان کرد. ئەوڕۆکە ئینشاءالله لە یەکەم بابەت لەگەڵتان ئەبم لە ساوندەکان کە دەنجی چ شەرحەکەین و ئینشاءالله جێ بابە لە ئێستا ڕابزانن ساوندەکان هەر لە پۆلی 9 دا 11 تاوەکو کولیش تەواو ئەەکەی ساوندەکان هەروەکو خۆیتی و وەسەتاسەد پێویستت پێ ئەبی. ئێوەش سەبسکرایبی کەناڵەکە بکەن و زەنگوڵەکەش سالاو بکەن تاوەکو لە گشت بابەتەکانی دیکە بێبەش نەبن و دەنگەکانی دیکەش شەرح بکەین و ڕاوە بکەین. یەکەم دەنگ کە ئەمڕۆ کە باسەکەین جێ ساوندە. بابە من بەخۆی لە زمانی ئینگلیزی کۆنسنەنتمان هەیە لەگەر ڤاوڵمان هەیە، ڤاوڵەکانمان 5 ڤاوڵمان هەیە. ئەو ڤاوڵانش کە باسی ئەەکەین ئۆ ئەی ئی ئای لەگە یو جگە لەو پێنجانە ئەوانی دیکە هەمویان دەبنە چێ دەبنە کۆنسنەنت یعنی پیتە ڕاستەکان. بەخۆی پیتی ئینگلیزی تازە باسمان کە دەلێتەرز گوتمان 26 پیتمان هەیە ABCD هەتا XYZ بەڵام دەنگەکان زیاترن. بۆ نمونە ئێستا کە ئەو دەنگەی کە ئەوڕۆ دەخینین جاری وا هەیە بە ژ دەخینرێتەوە، جاری وایە بە گێ دەخینرێتەوە، جاری وایە بە جێ دەخینرێتەوە. کەواتە ئەوڕۆکە هەندێک کتێبینی باسەکەین لەسەرەوەی چۆنیەتی خوێندنەوەی ئەو دەنگانە و تێبینیشت کەشە سەر ئەوەی بزانن دائما دەبی پیت جیاواز بکەین و لەگەر لێتر ئان ساوند پیت لەگەر دەنگ. هەر کاتێک دیتمان بینیمان وشەیە پیتێک لە مابەینی 2 سلاش بوو ئەوە سلاش پێ دەگوترێت و پێ دەگوترێت ساوند. بەڵام ئەگەر لە ناو هیچ نەبوو بە اعتیادی ئەوە دەنگە یعنی لێتەرە دەنگ نییە، بەس ئەگەر هاتوو لە مابەینی 2 سلاشان بوو پێ دەگوترێت ساوند، پێ دەگوترێت دەنگ. ئەجا یەکەم وەڕسمی دەنگەکانیش پێویستە لەبەر بکەن. دەنگی یەکەممان جێئە ئینشاءالله لە دەرسدا بێ دەنگەکانی دیکەش تەواو ئەکەن وەکو چێجێ، شێژێ، کێگێ، ثێذێ ئەوانە هەموو دەنگەکانیان جیاوازن یعنی شێوازی ڕسمەکانیان جیاوازن پێویستە قوتابی بیناسیتەوە و لەبەریان بکە لە هەر شوێنێک ئەو دەنگەی بزانێ ئەوە چ جۆرە دەنگێکە. بزانین ئەو جێ لە چ دروستەبی. بابە جێ لە چ دروستەبی لە ABCDFG لە جی دروستەبی. ئەو جیە هەر کاتێک ئی یانە ئای لە دوو هات بە چ دەخینێتەوە؟ بەجێ دەخینێتەوە. و هەشمانە تازە باسمانکە گوتمان بەگێ ئیش دەخینێتەوە، هەشمانە بەژێ ئیش دەخینێتەوە. کەواتە ئەگەر ئی و ئایمان دیت ئەوە لێرە بەچ دەخینێتەوە؟ بەجێ دەخینێتەوە. نەندەک نمونەمان هەیە وەکو چێ ئینجن تەماشاکە لە دوو جیەکەی چ هاتی ئای، جێنڕەڵ، جێم، جینیەس، ستیج، ئەیج، ئۆرنج. کەواتە ئەو جیانە دەبین هەموو ئیان لە دووهاتێک کە ئیان لە دووهات بوو ڕاستەوخۆ دەڵێ مامۆستا ئەوە پیتی جێئە دەنجی جێئە کەواتە جێەکەش بەو شێوازەیە. و هەر کاتێک جێیمان دیت جێی کە دەڵێن جێی KLMNO جێیەکەمان دیت ئەوەی کە نقطەکەی لە سەرەتا بوو یان لە ناوەندی بوو لە کۆتا لە هەر شوێنێک بوو ئیلا بەجێی دەخنێتەوە وەکو چێ ئینجۆی، مێجا، جەمپ، جەست ئەوەش دەنجی چییە؟ دەنجی جێئە. و هەشمانە دەڵێن دیو بەخۆی دیومان هەیە لە هەندێک وشە بەجێ دەخینرێتەوە وەکو چێ وشە یەکەمانەیە دەتوانین بە ئێدوکیشن بخینەوە بەڵام بەجێش دەخینێتەوە بە ئێجوکیشن. کەواتە دیوەکە لێرە هەم بە دیو بەم بەجێش دەخینرێتەوە ئێجوکیشن، گراجویشن، پرسیجە، ئیندیڤیدوەڵ دەگەر دیەکەش ئەگە ئایشی لە دوات لە وشەیە سۆڵجەر بەجێ دەخینرێتەوە. کەواتە ئەوانەی کە باسمان کرد دەنگەشی دروست کرد دەنجی جێ. بەڵام دەڵێت چێ لە هەندێک وشان دیومان هەیە بەڵام بەجێ ناخنرێتەوە. جاری وایە مامۆستا ئاگادار بە لە ئیمتیحان پرسیارەکان تێکەرەکە وشەکان ئەوانەی کە تازە باسمان کرد بە جێ خینراوە، بەڵام ئەوانەی کە لێرە نووسراینی دەڵێن ئەوانە دیوە بەڵام بەجێ ناخنرێتەوە هەر وەک خۆی دەخینێتەوە وەکو چێ پرۆدیوس یان ئینترۆدیوس، ریدیوس یان دیو. کەواتە لێرە بەجێ نەخینراوە هە دیوەکەمان وەک خۆی خیندەوە. تێبینێشت کەمان هەیە دڵی کە هەر کاتێک دی جی ئی لە دوویەک هاتن دوو سوودی وەرەگرین لەو وشان ئەگەر دی جی یان دا یەکەم جار مامۆستا جیەکە بەجێ دەخینرێتەوە ئەو دەنگەی تازە باسمان کرد و دیەکەش دەبیتە سایلنت لێتەر ئینشاءالله لە دەرسی دابێ باسی سایلنت لێتەرەکانەکەن یعنی چی یعنی ئەوانەی ئەو پیتانەی کە دەنووسرێن ناخینرێتەوە یعنی الحروف التي تكتب ولا تلفظ دەنووسرێ بەڵام ناخینرێتەوە. یەک لەوان ئەوەیە یعنی کەواتە سوودی یەکەم ئەوەیە ئەگەر دی جی ئی بێکەوە بوو دیەکەی ناخینینەوە جیەکەش دەبیتە جێ بەجێت دیەکەمان نەخینەوە بەڵام ئەوەمە کرد جەج ئەوە جێئە ئەوەش جێئە بەڵام دیەکەش ناخینینەوە.
ئاگادار بن وشەیەکی کەمان هەیە ئەوەش کە لە ئیمتیحانی وزاریش هاتبوو و هەم لەناو کتابی ستودنتس بوک شت هەیە لە ئەپیسۆدەکانمان هەیە ئەوە گەینی ئەخیندێتەوە ئەوە بە نییە گەینی گۆڵدن گەینی ئەو پارێکی بەریتانی لە زەر دروستکرایە کاتێکەوە کاپتن بیڵ دەداتە جیم ئەو پێدەگوترێ گەینی بە گەی دەخیندێتەوە. هەندێک پرسیاری وزاری لەسەر ئەو شێوازەی کەوە بزانین چۆن هاتیتەوە دەرێ the letter لە ناو کەوانەیە کەواتەوە ئاگدار بە لێتەر یعنی پیتە. ئێستا ئەوە پیتە PTG is pronounced J دەڵێ ئەوە بە چ بخوێنرێتەوە بە J بخوێنرێتەوە in blank but it is pronounced J in ئاگدار بە یەکەمیان جەرێ ئەوە بە J بخوێنرێتەوە وەجارش تێکەش بە چ بخوێنرێتەوە بە G ئاگدار بەها کە مابەینی سلاش لە مابەینی سلاشە لێرە Gە بەڵام لێرە Jە بۆ نمونە. ئێستا لە بۆشای یەکەم بزانین پیتی بەجێ دەخێنرێتەوە ئەوە گالی چییە؟ ئەو مەطبەخی ناو کەشت پێ دەگوترێ گالی کاتێکەوە لە ئیپیسۆدەکەی باسمان کردیە لە لۆنگ جۆن سیلڤەر کە دەبیتە شیپس کوک ئەوە گالی لێوێن دەرێ چێش لێ دەنێ کەواتە یەکەم ئەوە بە گێ ناخێنێتەوە بە جێ ناخێنێتەوە ئەوە گێە وەڵامەکە هەڵەیە ئەوە ئاگیو ئەوەش بە گێ ئەخێنێتەوە بە جێ ناخێنێتەوە ئەوەی دیکە ئێجنت بەڵێ بابە ئەوە بەجێ دەخێنرێتەوە تەواوە ئێجنت لێرەش کەیج ئەوەش بەجێ دەخێنرێتەوە کەواتە لە بۆشایی یەکەم سی و دی ڕاستە بەڵام لە بۆشایی دوم دەڵێ بەگێ بخێنرێتەوە کابزانم ئەوە جینەتیک ئەو بەجێ خێنراوە کەواتە بەگێ نەخێنراوە ئەوە کەواتەوە هەڵەیە ئەدیەوە ئیری گەیت کەواتەوە بەگێ خێنراوە کەواتە وەڵام ڕاستەکەمان چییە؟ وەڵام ڕاستەکەمان دیە ئەوە ئەو ساڵ 2024 ئەو پرسیارە هاتبووە. پرسیاری کەمانێرێ ساوند گێ ئیس فاوند ئین دەرێ ئەو جارەی دەنجی گێمان دەوێ ئاگدار بن دەنجی گێمان دەوێ بابە ئێستاوە ئەڕێنج ئەوە گێ نییە ئەوە جێە ئەڕێنج کەواتە بەگەی نەخێنراوە ئەومانێ ئینشاءڵڵا لە دەرسی دابێ لە دەنگەکان زیاتر باسەکەن هەر کاتێک ئینجیمان لە دوویەک دیت بە دەنجی ئینگ ئەوە دەنجی ئینگە ئاگدار بە دەنجی نەگێە نەجێە دێتە ئینگە کەواتەوە شەونیەمە چمان دەوێت دەنجی گێمان دەوێت. دیزاینەر ئینشاءڵڵا لە سایلەنت لێتەرەکان زیاتر ڕوونەکەینەوە IGN بەیەکەوە بوو جیەکەی ناخینینەوە کەواتە ئەوە هەر ناخینجێتەوە نەجێ نەگێ کەواتە دیزاینە. ئەدی وەڵامە ڕاستەکەمان چییە؟ ڕیگینگ کەواتە ئەوە بەگێ خیندراوە یەکەم جار کەواتە وەڵامەکەمان ڕاستە ئەگەر ئەوە شاتۆ ئاینجەکە شاتۆ ئەوش دەبیتە دەنجی چێ دەبیتە دەنجی ئینگێ ئەوە دەنجی ئینگە کەواتە وەڵامە ڕاستەکەمان چییە؟ وەڵامە ڕاستەکەمان ئەیە. بابە لە هەمان شت لەبەرەوەی باسی دەنجی گێ و جێمان کرد ئەو جارەی سایلنت لێتەریشمان هەیە. سایلنت لێتەر یعنی چییە؟ یعنی ئەو پیتانەی کە دەنووسرێن بەڵام ناخێنرێنەوە با بزانین جێ لە چ کاتێک جیەکەی هیچ ناخینەوە ئیشی حسابی لۆ ناکەین. وەسەرەتا سەری پرسیارەکەی بناسنەوە هەر کاتێک لە ئیمتیحان پێی گوتی سایلنت یعنی بێدەنگە یان نۆت پرۆناونسد یعنی ناخێنرێتەوە یان نۆت ساوندد نۆت فاوندد نادۆزین و ناخێنرێتەوە کەواتە ئەگەر بەو شێوازە ئیمتیحان هاتەوە پرسیار یعنی ئەتوکەواتە دەبی ئەو پیتە هەربژێرێ کە دەخێنرێتەوە و ئەگەر گوتی نۆت سایلنت یعنی بێدەنگ نییە یعنی پرۆناونسد یعنی دەخێنرێتەوە ساوندد فاوند یعنی دەدۆزینەوە دەخێنرێتەوە کەواتە ئەوانە ئەو پرسیارە مهمە لەو ئیمتیحان ئەگەر هاتەوە دەبی تێبگەی ئایا پیتەکە دەخێنرێتەوە یان ناخێنرێتەوە. دەڵێن چێ؟ دەڵێن هەر کاتێک I و G و N بەیەکەوە هات ING نا IGN بەیەکەوە هات و دەڵێن مامۆستا جیەکەی ناخێنی وەکو چێ؟ ساین ریزاین دیساین فۆرێنە ڕێین ئەساینمنت کەواتە I و G و N بەیەکەوە هات بوو لە هەموو جێیان جیەکەی حسابی لۆ ناکەی. بەڵام لەو شانە ئاگدار من گوتمان تێ کەڵەکە هەندێک وشەی شازمان هەیە لێران IGA بەیەکەوە هاتیە بەڵام لێرە دەخێنرێتەوە وەکو چێ؟ سیگنال signature significant signify یان resignation کەواتە لێرانە هەرچەندە IGN بێکەواتێ بەڵام جیەکەمان خیندەوە ئاگداری ئەو شانە من چووکە لە ئیمتیحان زیاتر وشەکان تێک هەڵەکرێ. The letter G دەڵێ ها دیسان پیتە ئاگدار بە ئەوە دەڵێ ئەو پیتەیە is silent بێدەنگە ناخێنێتەوە لە چێ دەناخێنێتەوە ئەوە دەڵێن age ئەوە بەجێ خیندراوە کەواتە silent نییە. لێرە مانێجا لێرەز بەجێ خیندراوە کەواتە ئەوش سایلنت نییە.
مادەم وایە دیەکەش هەڵەیەکەواتە وەڵام ڕاستەکەمان چیە بی لۆ دەرێ فۆڕێنە تازە باسمان کرد گوتمان IGN بەیەکەوە هات بوو فۆڕێنە لێرە جیەکە ناخیندرێتەوە بابە ئەوە بەنسبەت دەنجی جی یەکەم دەنگ بووکەوە باسمان کرد ئینشاءالله چاوتانە سەر ڤیدیۆکانی تریش بیتاوەکو و دەنگکانی تریش شەرحکەین و ڕاوە بکەینەوە وە سەبسکرایبی کەناڵەکە بکەن و زەنگوڵەکەش چالاک بکەن تاوەکو لە هەموو دەنگەکان بێبەش نەبن تاوەکو ڤیدیۆیەکی تر بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ